لە نێو سەربازگەی گەیارە لە باشووری مووسڵ سەربازەکانی ئەمریکا لێرە پێگەی خۆیان باش قایم کردووە وەک فەرماندەکانیان بۆ ئێمەیان باس کرد پێناچێوە بە ئاسانی ئەم جارە عێراق ڕادەستی قەدەر بکەن. ئەمریکا یەکێک لە پێشکەوتووترین موشەکەکانی بۆ شەڕی داعش لە مووسڵ جێگیر کردووە. توماس مۆریس 12 ساڵ لە نێو ڕێزەکانی هێزی سەربازی ئەمریکا خزمەتی هەیە بەرپرسی کەتیبەی تەقاندنی موشەکی هایمارسە موشەکێک کاتێ دەتەقێنرێ و دەگاتە ئامانجەکەی کەس لێی ڕزگار نابێ. ئەمریکا لە ڕێگەی چەکە پێشکەوتووەکەی دەڵێ هەر من لە شەڕی داعشدا سوڵتانم. ئەم موشەکە دوورهاوێژانەمان هەیە کە 70 کیلۆمەتر دەڕۆن. بەم موشەکانە و هێرشی ئاسمانی هاوکاری سوپای عێراق و هێزی پێشمەرگە دەکەین لە شەڕی دژ بە داعش. هەندێک جار بۆمبی فڕۆکەکان وێرانکەرن هەر بۆیە ئەم موشەکە بەکاردێنین کە ئامانجەکەی خۆی دەپێکێ و زیان بە ماڵەکەی دەوروبەریش ناگەیەنێت. ڕۆکێتی هایمارس دروستکراوی ئەمریکایە استراتیج و کاریگەرە وردە لە پێکانی ئامانج یەک ڕۆکێت 900,000 دۆلاری ئەمریکیە لە سەربازگەی گەیارە ئەم موشەکە دەتەقێنرێ لە ماوەی 3 مانگدا 294 ڕۆکێت تەقێنراوە. سەربازگەی گەیارە کە دەکەوێتە 6 کیلومتری باشووری مووسڵ لە کوی 1000 سەربازی دەوڵەتانی هاوپەیمانان لە شەڕی دژی داعش 800 سەربازیان ئەمریکین. ئەمە عەقید بەیکەرە فەرماندەیەکی باڵای ئەمریکایە دەمانباتە نێو خەیمەیە کە بەشا دەماری ئەم سەربازگایە هەژمار دەکرێ. وەک خۆی باسی دەکات هەرچی فڕۆکە هەیە و سەر بە کام دەوڵەتانی هاوپەیمانان بێ کاتێ دێتە ئاسمانی عێراق لەم خەیمەیەوە کۆنتڕۆل دەکرێ. ئەرچی ئێمە لێرە زۆر گرینگە و شانازی دەکەین بەوەی کە لێرەین بۆ بەشداریکردن لە شەڕی مووسڵ و لە ناوبردنی داعش. سەربازگەی گەیارە کە فرۆخانەیەکی سەربازیش تێدایە لە مانگی تەموزی ئەم ساڵ کۆنتڕۆل کرایەوە. داعش ئەم سەربازگەیە تێکدا بوو بەڵام ئەمریکا دووبارە چاکی کردوتەوە. فەرماندەیەکی باڵای ئەمریکی لەو سەربازگەیە بەڕوون و ئاشکرا بە ئێمەی ڕاگەیاند شەڕی ئەم جارە درێژخایەن دەبێ. عەقید بەیکەریش دەڵێت هاتوون بۆ ئەوەی تاوەکو دوار ڕۆژی شەڕ هەر لێرە بن. ئێمە نازانین نامەرکەی ئێمە چەند دەخایەنێت بەڵام ئامادەین بەردەوام بین چەندیش درێژە بخایەنێت. لێرەن بۆ هاوکاریکردنی هاوپەیمانان لەم جەنگەدا. ئەمریکا بەشێکی پلانی بەڕێوەبردننی شەڕی داعش لە مووسڵ لەم سەربازگەیە بەڕێوە دەبات. بە شێوەیەک لێرە حاکمە قوفلی نیشتن و فڕینی هەر فڕۆکەیەک ئەگەر عێراقیش بێ هەر لە دەست ئەمریکادایە. پێناچێت دوای شەڕی مووسڵ لەبەربوونی گروپی چەکداری و ململانەی سیاسی ئەم جارە عێراقیەکان وە بە ئاسانی بە ئەمریکا بڵێن خودا حافیز چونکە تەنیا بۆ نیشتنەوەی فڕۆکەیەکی عێراقی پێویستیان بە ئەوکەی ئەمریکایە. هیفدار ئەحمەد ڕوودا و سەربازگەی گەیارە باشووری مووسڵ.